باز بۆ خی گەورە بەڕێستان سەرەتا باسێکی ئەومان بۆ بکەن کە چیتان کردووە چەندێک کاتان پێچووە وە ئەنجامەکەی گەشتون بەچی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا و پێشەکی هەموو فەضلێک دەگەڕێتەوە بۆ رب العالمین. خوای گەورە تەوفیقی داین الحمد لله حمدا كثيرا. دوایش بەڕاستی سپاسی زۆری ئاوات ئەکادمی دەکەین بەڕێستان، بەڕێز مامۆستانی چیربان، بەڕێز مامۆستا عەتا، بەڕێز مامۆستا سروشت، هەموو ئەو بەڕێزانەی تریش کە خۆیان ماندوو کردووە، مامۆستا سەنا کە بەڕاستی زۆر زۆر لەگەڵ من ماندوو بووە بە چەندان شەو لە تا سعاتی 1-2 شەو لەگەڵم ماوەتەوە لەبەرەوەی کەس نەبوو. بەڕاستی کاتێکە حفظەکەم دەکرد، تاتی قورئانم لەبەر دەکرد، کەسی وام نەبوو قورئانم بۆ بگرێتەوە بۆی بخوێنمەوە جارێکی تر. مامۆستا سەنا یارمەتی زۆری دام، لەگەڵم دابوو، شەوی وابوو جوزئێکم بۆی دەخوێندەوە، شەوی وابوو جوزئێک زیاد. بەڕاستی من مامۆستای بەڕێزم کاتێکە دەستم بە حفظی قورئان کرد، من یەکسەر کە ئەو پرۆژەیە کرایەوە 1 مانگی یان 2 مانگی، من بەبێ بیر لێکردنەوە خێرا داخل بووم. نەمدەزانی چۆنی یعنی لەبەری دەکەم، ئایا پێم لەبەر دەکرێیان نا، بەڵام دەنگێک لە ناخمدا ساواری دەکرد ئەگەر ئەوە فرسەتێکە رب العالمین پێی بەخشیوی و ئاوات ئەکادمی خستوویە بەردەمت لەسەر سینی زێڕ، ئەگەر ئەمڕۆنەیکەی ڕەنگە فرسەتێکی تری وازێڕینت بۆ هەڵنەکەوێ. بۆیە بەبێ دوودڵی هاتمە ناوی. سەرەتا زۆر قورس بوو، بەڕاستی لێتان ناشارمەوە، بەلامەوە زۆر قورس بوو. کاتێککە وڵەکەیان دادەنا جاری وا بوو 5 لاپەڕم لەبەر بوو سەرەتاکان، طبعاً 5 لاپەڕم لەبەر دەکرد، بەڵام هیچ کاتێک بەخۆم نەگوت ناتوانم، هەردەم گوت بەڵێ دەتوانم. زۆر بەلامەوە قورس بوو، جاری وا بوو کە دەڵێم 5 لاپەڕ زیاترم پێ لەبەر نەدەکرا، بەڵام هەموو جارێک وام سەحێکم لێ دەدا کە من بەڵێ واجبی خۆم کردووە. ئەوەی دەمایەوە ڕۆژە جومعان کە ڕۆژانی هەینی پشوو بوو، ڕۆژانی پشومان بوو، بۆ مراجعە دانرا بوو، بەڵام من ڕۆژە جومعەکانیشم هەردەخستە سەری بۆەوەی ئەو چەند لاپەڕەی کە دەمایەوە یان ئیشێکم بۆ دەهات پێش، یان زروفێکی ناخۆش و سەخت دەهاتە پێش، نەمدەتوانی 10 لاپەڕەکە لەبەر بکەم، کە سەرەتا گوتیان 10 لاپەڕ و جا 5 لاپەڕ بوو بە 10 و زیادی کرد. پاشان الحەمدولله کە گەیشتم بە چەند جوزئێک، هەستم دەکرد زیاتر گڕوتین و هیمەتێکی تر پاڵم دەنێ، وردە زیادم دەکرد تا گەیشتمە کۆتاییەکان لە سەرەتای ذولحیجە بوو. بڕیارمدا ڕۆژێکیان زۆر لە خۆم تووڕە بووم، بەڕاستی بڕیارمدا گوتم دەبێ زیادی کەم، پشتم بەخوا بەست و دوعام زۆر کرد، تەمەنام کرد کە پێشی جەژن من لەبەرکردنەکە ئینشاء الله ئاشکراکەم. ئەوە بوو 9 جزئم، تقریبا 9 جزء و نیوم مابوو. الحەمدولله زیادم کرد، شەو ڕۆژ بستە سەریەک، الحەمدولله بەفەضلی رب العالمین. ڕۆژانە جزئێک یان جزئێک شتێکم لەبەر دەکرد. الحەمدولله پێشی عەرەفە تەواو بووم، بەڵام مامۆستا سەنا داوای لێ کردم کە بیخەمە تۆزێک حفظەکە هەڵگرم بۆ ڕۆژی عەرەفە، و لە ڕۆژی عەرەفە تەواوی کەین و لەوێ هەر ئەو ڕۆژیش بڕیاری بدەین بۆی ئەجرەکەمان مضاعف بێت. ئەوە بوو الحەمدولله لە بەنزیک 45 ڕۆژ العالمین یارمەتی دام کە توانین حفظەکە تەواو بکەم. نازانم چۆنی سپاسی رب العالمین بکەم و حەمد و سەنای خوای گەوری لەسەر بکەم، و سپاسی یەکەیەکەی مامۆستایان و هەموو ستافی ئاوات ئەکادمی بکەم، بەڕێستان لەسەروی هەموویانەوە کە بەڕاستی کارێکی زۆر پیرۆزت کردووە و یارمەتێکی زۆرت داوینەوە. ئەو مامۆستا بەڕێزانش بەڕاستی زۆر لەگەڵمان ماندوو بوون، خوای گەورە پاداشتان داتەوە، هەر خۆی بە گەورەی خۆی پاداشتان داتەوە، چونکە ئێمە ناتوانین پاداشتان دەینەوە. خوای گەورە هەموو لایەکمان موفق کا، بەڵام کە حفظەکەشمان تەواو کردووە پێم وانییە ئەوە تەواوتر ئێمە بووین، تەواومان کردو، دڵمان بە خۆمان خۆش بێ بڵین تەواو. هێشتا تەثبیت ماوە، بەڕاستی تا تەثبیتی کاملیش نەبێ ئەوە پێی ناوترێت حفظی تەواو، بەڵام لەلایەکیش دڵمان خۆشە کە الحەمدولله مادام رب العالمین یارمەتی داین گەیشتینە ئەو مەرحەلەیە، ئینشاء الله تەثبیتەکەش دەبێت بە ئاسانی بە حەول و قووەتی رب العالمین. زۆرتان داتەوە مامۆستای بەڕێز، باڵێ فەرموو. سەلامت بیاخوا، سپاس بۆ خوای گەورە، سپاس بۆ مامۆستاکانت، و داواکارم خوای گەورە بیکاتە بەرەکەت و ڕەحمەت بۆ ژیانی
ژیانی خۆت و بۆ ژیانی هەموو ئەو کەسانی کە دەستیان هەبووە لەوەی کە تۆ ئەمڕۆ بگەیتە ئەو ئامانجە مەزنە. من لێرە پرسیارێکی کەم هەیە، ئایا ئەگەر تۆ بەبێ زانینی تەکنیک و بەبێ زانینی ڕاهێنان تۆ خۆت بە هەر ڕێگا تەقلیدیەکانی ڕابردوو کە لەوە چێزانی بێتت یان وەکو ئەوەی کە خەڵکێکی زۆر ڕێگای تر ئەگرێتە بەر، ئایا ئەگەر بەو ڕێگایانی تر تۆ هەوڵت باە بەڕای تۆ چەندێک کات پێویست بوو بۆەوەی هەموو قورئان لەبەرکەی؟ والذي نفسي بيده ئەوە سوێندێکە هیچ سوێندێکی تری لە دوانیە. هەرگیز بڕوام نەدەکرد من ڕۆژێک لە ڕۆژان پێش ئەوەی ئاوات ئەکادیمی بناسم، ڕۆژێک لە ڕۆژان لەو بڕوایەدا نەبووم لە توانامدا بێت، چونکە من وەکو زۆری ئەو مامۆستا بەڕێزانە دەزانن من تەمەنێکم هەیە بەڕاستی، یعنی مناڵکارێک نیم و تازە سەرەتای ژیانم بێت. هەستم دەکرد بیر و ذاکیرەم زۆر لاواز و کەس بووە، بەڵام کاتێک کە ئاوات ئەکادیمی مناسی و هاتم یەکەم کۆرسم چالاکردنەوەی مێشک و یادگە بوو، هەرچەندە وەکو پێویست بە تەواوی هەموو ڕاهێنان و شتەکانم نەتوانی بکەم ئێستا، بەڵام لە خوێندنەوەی لە بەرکردنی بیستن و بینین کەڵکێکی یەکجار زۆرم وەرگرت ئەلحەمدوللیلا، کە گەیشتمە ئەوەی بە 5 دقە تا 4 دقە لاپەڕێک لەبەر بکەم. ئەوەشیان بەلای منەوە دەستکەوتێکی یەکجار گەورە و مەزن بوو بۆ من، بۆ کەسێکی وەکو من کە تا حەدێک ئینسانی مسلمان ناتوانێت بڵێ ئومێدم داناوە، چونکە بڕوادار بێ ئومێد نابێ لە ڕەحمەتی رب العالمین، بەڵام بەو شێوەی کە بیرمان دەکردەوە، بەو شێوەی کە خەڵک دەیانوت بەڵێ کە بە تەمەندا چووی گەیشتە تەمەنێک زاکیرە زەعیف دەبێ و ئیتر لەبەرکردنت بۆچیە و دەوروبەرێک هەبوو دەیانوت تۆ تازە دەست بە ئەلفوبێ دەکەیەوە. الحەمدوللیلا بەڕاستی من هانی هەموو کەسێک دەدەم، گەورە بچووک، بە تەمەن بێ تەمەن، پیا و ژن، مناڵ گەورە، هەمووی بێ بەڕاستی چالاکردنەوەی مێشک و یادگە بخوێنە. طبعا من یادگەی پێشکەوتوشم خوێند، ئەویشیان هەر بەڕاستی دان بۆ دادەنێم حەقی تەواوی خۆیم پێ نەدا بە هیچ کامێکیان، بەڵام کەڵکێکی یەکجار زۆرم لە هەردووکیان وەرگرت بۆ لەبەرکردنەکە. بەڕاستی من بەو شێوەیە کە فێرکرابووم بەو شێوەیە لەبەرم کرد، زۆر کەڵکم وەرگرت و الحەمدوللیلا رب العالمینیش یارمەتی دام کە ئەو ئەنجامم بەدەست هێنا، کە بەڕاستی مای شانازیە بۆ ئاوات ئەکادیمی کە توانیوێتی خزمەتێکی وا گەورە بە میلەتەکەی بکات. یا ڕەبی رب العالمین پاداشتی زۆرتان بداتەوە و پایە بەرزتان کا لە دنیا و لە قیامەت یا رب العالمین. ئاوات ئەکادیمیش نوانێکی بەهێز و بەتوانا بێ بۆ میلەتەکەمان، بەڕاستی بۆ بەرەو پێشبردنی ڕۆڵەکانی ئەو میلەتە. خوای گەورە پاداشتان داتەوە یا رب العالمین. ئامین ئینشاء الله. خوای گەورە بە دوعای تۆ بکا لەگەڵمان و دوعاکانت قبول بکە ئینشاء الله، هەمومان بتوانین لەسەر کاری چاکە و خیر بتوانین بەردەوام بین و ڕۆڵێکمان هەبێ لەوەی کە خەڵکانێک ئێستاکە گەشتونەتە نائومێدی بتوانین هیوایەکیان بۆ بگێڕینەوە کە لە هەموو کاتێکە ئەتوانن پەرە بە تواناکانی یادگە و مێشک و فێربوونیان بدەن. خاتون من ئەگەر پرسیارێ بکەم، ئایا تۆ لەبەرکردنی قورئان ئێستاکە وای لێ هات وەکو ڕاهێنانێک کە ئێستاکە ئەتوانی بڵێ یادگە چەنێ فەرقی هەیە لەگەڵ پێش چالاک، یعنی پاش ئەوەی کە قورئانت لەبەر کرد چەنێ فەرقت کرد لە دوای مەس بۆ نمونە کەسێکی یادگە ئەخوێنێ چالاکردنەوە ئەخوێنێ یادگەی باشە بێ، پاشان کە قورئان لەبەرەکە ئایا لەبەرکردنی قورئانەکە چەنێ کاریگەری هەیە بۆ ئەوەی زیاتر یادگە و تەرکیز و سەرنجەکە باشتر ببێت؟ واللهی مامۆستای بەڕێزم، یعنی کاریگەریەکی بێحەدی هەیە. من ئێستا هەست دەکەم مرۆڤێکی ترم، من ئێستا هەست دەکەم کیانێکم هەیە، قەوارەیەکم هەیە لە ژیان، کەوام لێ هاتبوو بەڕاستی لە ئەنجامی خەم و ناخۆشی و مەشاکلی ژیان و سەرمەسەریەکانی ژیانم کە دوور کەوتبوومەوە لە هەموو خوێندن و تەنانەت خوێندنەوەی کتێبە لاوەکیەکان و وەرگرتنی هەر زانست و زانیاریەک. من هەر شتێکم وەرگرت بێ تا تەمەنی 21 ساڵی وەرم گرت. دوای تەمەنی 21 ساڵی من هەر بەرەو دوا گەڕامەوە بەڕاستی، بەڵام
دوای چالاکردنەوەی مێشک و یادگە و یادگەی پێشکەوتوو بەڕاستی من بووم بە مرۆڤێکی تر هەست دەکەم قەوارەیەکم لە ژیان هەیە هەست دەکەم کەسێکم دەتوانم لە داهاتوو و لە ئێستاشدا خزمەتێک بکەم بەش بە حاڵی خۆم ئەوە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە مامۆستای بەڕێزم بۆ کەسێکی وەکو من نازانم من لە جیات هیچ کەسێک ناتوانم قسە بکەم بەڵام بۆ کەسێکی وەکو من کە تا حدێک بڵێن وتم بەرەو بێئومێدیەکی زۆر ڕۆیشت بووم الحەمدولله گەیشتمە ئەنجامێکی زۆر باش ئەوە شوای لێ کردوم بەڕاستی طموحی یەکجار زۆرم هەیە من هەر بەوە ناوەستم ئینشاءالله طموحم هەیە قراءاتی 10 تەواوکەم بإذن الله تعالى ئەوەم ڕاگرتووە بەڕاستی کە کۆرسی ئینگلیزیەکەیشم وەرگرت بوو دیپلۆمی ئینگلیزی ئەویشیانم ڕاگرتووە هەر سڕم کردووە داوام لە مامۆستا سارا کرد کە لەبەر حفظی قورئان بۆم ڕاگرن بۆی سڕ کردوم ئینشاءالله دوای ئەوە دەست بە ماوەیەکی کەم ئینشاءالله دەست بەوەش دەکەمەوە جارێکی هەستەکەی ئێستاکە فێربوونی ئینگلیزیەکەش ئاسان بوو بێ لەبەرەوەی کە یادگە و مێشک و تەرکیزت باشتر بووە بۆ وەڵامی ئەو پرسیارت مامۆستای بەڕێز من شتێک دەڵێم من ڕۆژانە تقریبا ڕۆژانە کتێبێک دەخوێنمەوە بە ئینگلیزی ئێستا يعني مطالعي إنجليزي دكم الحمد لله أو يعني خونيك بو كهستم ندك الروجيك لروجان من طاقتي أوم هبي كتابي إنجليزي بخوين موا ديشي خوين تيجي تنك لا إما إنجليزي تخوين لسرتا تاكو من تانيات شوار حتى لا إيوه خوين دم سپاس بۆ خوای گەورە واتە تۆ چالاکردنەوەت خوێندووە قورئانت لەبەر کردووە یەک مانگیش ئینگلیزیت خوێندووە لای ئێمە ئێستا هەم عەرەبیەکەت تەواو باشتر بووە هەم زاکیرە و تەرکیز و یادگەت هەم بە ئینگلیزیش مطالعەکەی وایە سپاس بۆ خوای گەورە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ خوای گەورە جێگەی شانازیت خوای گەورە نمونەت زۆر کا و پرسیارێک کە جارێکیکە ڕوونی کەمەوە بەڕێستان وتان کە بە 45 ڕۆژ هەموو قورئانت لەبەر کرد الحەمدولله سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە دەستەکانە خۆش بێ من نامێ لەوە زیاتر عەجێت بم ڕاستیەکەی حەزەکەم زیاتر گوێبیستی جەنابەت بم بۆ زیاتر پرسیارکەم سەلامەت بیەخوا ئامۆژگاری تۆ چییە بۆ ئەو کەسانی بەشداری چالاکردنەوە ئەکەن ئەڵێی چی بکەن بۆ ئەوەی سەرکەوتوانە بتوانن تەواوی کەن ئەوانەی لە چالاکردنەوەن بەڕاستی با گرنگێکی زۆری پێ بدەن وەکو ئێمە ئیهمالی نەکەن قوربانی لە پێناو بدەن ماڵ و ئەملا و لا شتە لاوەکیەکان وەلا بنێن بەڕاستی شتە لاوەکیەکان ئیهمال بکەن گرنگی بۆ بدەن ئینسان مرۆڤ پێویستی بە ڕۆژ بە ڕۆژ پێویستی بەوەیە خۆی بەرەو پێش ببە وەکو وتیشم کە بۆ یەکێکی وەکو من ئاسان بێ قورئان لەبەر بکە کە قورئان قورسە بەڕاستی لەبەر ئەوەی شەیطان خۆتان دەزانن شەیطان لە کەمیندایە بۆمان کێشەمان بۆ دروست دەبێ ناڕەحەتی و هەموو جۆرە شتێک دێتە پێشمان ئەگەر بۆ کەسێکی وەکو من قورئان بە 45 ڕۆژ لەبەر بکرێ بۆ خەڵکانی تر بەڕاستی زۆر ئاسانترە بۆیە من تەمەن نادەکەم بەڕاستی ئەو هەلە زێڕینانە لە دەست نەدەن بە هیچ شێوەیەک لە دەستی نەدەن من هەر کەسێک دوور و نزیک دەنگم پێی بگات دائما لەگەڵی هەوڵ دەدەم کە بەردەوام بێت لە چالاکردنەوەکەش بەڕاستی هەموو ڕاهێنانەکان بە ورد و درشتەوە گرنگی پێ بدا زۆر بە چاکی وەرگرێ زۆر لە ئێمە پێشکەوتوتر دەبێت ئینشاءالله لە هەر بوارێک بیەوێ بەرەو پێش بڕوات ئینشاءالله خوای گەورە نمونەت زۆر کا زۆر عەزیەتمان نای دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین شانازی پێوەکەین نمونەت زۆر بێ لە گەورەی خۆتان سەلامەت بێ یاخوا عەلەیکوم سەلام